دوابەدوای ئەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئامادەبوونی 166 پەرلەمانتار هەمواری سێهەمی یاسای هەڵبژاردنەکانی کردەوە. ئەمەش وای کرد کاردانەوەی زۆر لە نێو شەقام و لایەنە سیاسی عێراقیەکانی لێکەوێتەوە. هاوپەیمانی قیوا بە سەرۆکایەتی ئوسامە نوجەیفی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن بە کوتەتا بەسەر دیموکراتیەت دادەنێت. ئەم هەنگاوەی پەرلەمان بە بێزارکەر و بەکارهێنانی دەسەڵاتی یاسادانان وەک پردێک بۆ سەرکەوتنی دۆڕاوەکان کە لەلایەن گەلەوە بێزراون دادەنێت. لای خۆشیەوە هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح ئاشکرای کردووە دادگا یەکلاییکەرەوەیە بۆ بابەتی هەڵبژاردن. جەعفەر موسەوی وتەبێژ بە ناوی موقتەدا سەدر دەڵێت ئەم یاسایە کە هەموار کراوە پێچەوانەی دەستورە لە مادەی 19 بڕگەی 9. ئەم یاسایە تازەیە کاران نییە بۆ هەڵبژاردنێک کە نیزیکەی مانگێکە ئەنجام دراوە. وتیژی لە هەندێک پارێزگای عێراق دەستکاری دەنگەکان کراوە دەبێت لە ڕێی یاسای هەڵبژاردنی جێبەجێکراو ئەمە چارەسەر بکرێت. وتیشی دەستەی دادوەری هەیە کە چاو بە سکاڵا و تانەکان بخشێنێتەوە لە ڕێی ئەوانەوە کێشەکان چارەسەر دەبێت. موسەوی ئەوەش ئاشکرا دەکات کە هەژمونی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکار لە عێراق وای کردووە دەسەڵاتی قەزایی بسڕێتەوە. لەلایەکی دیکەوە ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراق بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە تێیدا داوای کۆبوونەوەی ئەندامانی ئەنجومەنەکەی کردووە بۆ دەستنیشانکردنی دادوەران بۆ سەرپەرشتیکردنی هەژمارکردنی دەنگەکان بەدەستی و دەستنیشانکردنی دادوەران بۆ سەرپەرشتیکردنی نووسینگەی پارێزگاکان. لەگەڵەوەشدا لیژنەیەکی پێکهێناوە لە سەرۆکی داواکاری گشتی و سەرۆکی دەستەی چاودێری دادوەری و یەکێک لە سەرپەرشتیارانی قەزایی دەستبەجێ سەردانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بکەن و ئامادەکاری بۆ جێبەجێکردنی ئەرکەکانیان بکەن. لە دانیشتنی دوێنێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیار لەسەر هەژمارکردنەوەی دەنگەکانی سەرجەم سندوقەکانی دەنگدانی پارێزگاکانی عێراق بەدەستی بکرێت و کاری ئەنجومەنی کۆمیسیاران و بەڕێوەبەرگشتیەکان و نووسینگەکانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان هەڵپەسێدرێت و لە جێ ئەوان ئەو دادوەرانەی کە دەستنیشان دەکرێن کارەکانیان دەکەن تا کۆتایی پرۆسەی هەژمارکردنەوەی دەستی. لە چەند ڕۆژی ڕابردوو سعدی ئەحمەد پیرە وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بێمنەتی یەکێتی لە دووبارە هەژمارکردنی دەنگەکان بەدەستی ڕاگەیاند. بێستون سەلام. کورسات نیوز، بەغداد.